بەرهەمی هێلکەمان بۆ ئالیک و پەلەوەری دەکەوتە دووری سنتەری شاری هەولێر نزیکی 33 کیلۆمەترە لە ناحیە قوشتەپەش تقریبان 11 کیلۆمەتر دوورترە سەر ڕێبستانەی ناو گوندی کۆمەگڕوو. بەرهەمهێنانی هێلکەی ڕۆژانە 1000 کارتۆنی هێلکەی سۆر. لەو 1000 کارتۆنە کە ڕۆژانە بەرهەممان هەیە نزیکی تقریبان 300 کارتۆنە ڕۆژانە بۆ هەولێر تەوزیع دەکەین، ئەوی تریشیان ڕاوانە دەکەین بۆ بەغدا. یەکەم شت ئەو هێلکەی مریشکەکان مریشی هێلکەکەر لە ئەوروپا دێتن لە ئێستا ئەم ساڵە لە دوو وڵاتمان هێناوە، یەک بەلجیکە، دووەمین وڵات هۆڵەندایە. مەفقەسی تایبەت هەیە بەم پرۆژەیە. یەکەم ئیجرا ئەو هێلکانە نمونەی لێوەردەگرین، تاقیگەی تایبەتمان هەیە بە پرۆژەکە، فحوساتی بەکتێری فحوساتی تریشی بۆ دەکەین حتى دڵنیابین لە جۆری هێلکەکان و لە ناحیەی بڵێن تەندروستی. لە هەڵهێنەر 21 ڕۆژ دەمێنێتەوە. ئەو هێلکەیە دەبتە جووسکە، ئەم جووسکەیەش یەکەم ڕۆژ تەلقیحی تایبەتی بۆ دەکرێت، ڤاکسینەکانی تایبەتی بۆ دەکرێت، دەگوازرێتەوە بۆ قاعەکانی بەخێوکردن. لە یەکەم ڕۆژ دەمێنێتن حتە تەمەنی دەگاتە 120 ڕۆژ. پاشی 120 ڕۆژ ئەم مریشکانە دەگوازرێتەوە بۆ قاعەکانی بەرهەم. لە دەرکەی دەرەوە دەست پێ دەکەین ئیجراعاتی سەحی. هەر عەمەلەک، هەر نەفەرێک بێتە ژوورەوە ناو پرۆژە بە سلسلە ئیجراعات هەیە لەسەری تەطبیق دەکرێت حتە بگاتە ناو پرۆژە. لە دەرکەی دەرەوە ڕەشاشاتمان هەیە بۆ تاقیمکردن دەرەوە جلکی لە لای دەرەوە. دوایی دێتە خطوەی دووەم، حەوزی پێڵاومان هەیە پێی خۆی تاقیم دەکە. دوایی بەرەو حەمامات دەچیتن. ئەو حەماماتە ئاوی حەماماتەکان پاککەرەوەی تاقیمی تایبەتی تایە، دەبێ خۆی بشواتن جلکی بگۆڕیتن، ئینجا بەرەو دێتە بەرەو ناو مەشروع. هەموو ئەو ئیجراتانە لەسەر هەموو فەرمانبەران لەو پرۆژەیە تەطبیق دەکرێتن. جگە لە بڵێن نەفەر و عەمەلە و ئەوە سیارات عینەن بۆ سیارە و ترومبیل و هەر جۆرەنەوە سیارێک کە بێتە ناو پرۆژە حەوزمان هەیە بۆ تاقیمکردنی ژێرەوەی سیارەکە و هەراوها ڕەشاشاتمان هەیە. هەموو لایەکانی سیارەکان بە هەموو لایەک تاقیم دەکرێتن. ئەوە ئیجراعاتی سەحی دەکرێتن بۆ ئەوانەی دێنە ژوورەوە، ئەگەر نەفەر بی یان سیارە بی یان هەر شتەشتر بی. ئێمە وتمان لە بدایەت هێلکەکان ئێمە یەکەم ڕۆژ جگە لەوەی کە شەهادەی هەیە خۆمان لە مختبەری خۆمان فەحسی دەکەین کە ئەو هێلکەیە دێ یەکەم ڕۆژ. دوایی لە هەڵهێنەر کە بووە جووسکە
جووچکەکان وەردەگرین لە یەکەم ڕۆژ دووبارە فەحسی دەکەین بزانین چ نەوعە بەرگری هەیە چ نەوعە نەخۆشی هەیە تا بەرنامەی تایبەتی بۆ دابنین بۆ بەرنامەی ڤاکسینەکان و بەرنامەی بڵێن بەیتەڕی بۆ عیلاجات و تشتیوە کە دەگاتە ناو مەرحەلەی دووەم دەستە ناو قاعەکانی بەخێوکردن لە قاعەکانی بەخێوکردن چەند جۆرە ڤاکسینمان هەیە بەکار دێتن پێشەوەی بستن بۆ ئینتاج ئەم ڤاکسینانە دەوری متابعە دەکرێتن کە کوتانی بۆ مریشکان دەکرێت دووبارە خین لە مریشکانە وەردەگری بزانین چەند استفادەی کردووە چەندی وەرگرتووە لەو ڤاکسینان چەند بەرگری وەرگرتووە. ئێستا ئەمەش لە ناو یەک لە هۆڵەکانی مریشکی بەرهەمهێنەر وەکو دەبینن ئەو قاعەیە تقریبان نزیکی 30,000 مریشکی تێدایە 6 تابقە هەر لاینەکە 5 لاینە هێرکەکەش ئەوە جۆری هێرکەکەیە هێرکەی سۆرە ئەوە یەک لە قاعەکانی کە بریتە لە 11 قاعەیە هەر قاعەش نزیکی تقریبا 30,000 مریشکی تێدایە. سبێنان کە ساعتە حەفت دەست بە ئیشکردن دەکەین بدایەت کە دێنە قاعەی دەست پێ دەکەین یەکەم شت تەماشای دەرەجەی قاعەی دەکەین دوای ئەوەی کە زانیمان دەرەجە و شتەکە مەزبووتە دەست پێ دەکەین عەلەف تەوزیع دەکەین ئەو کەمیەتی عەلەفەی دەیدەینێ دەبێت ئەو تەیرە پێویستی بەو کەمیەتی هەبی کە بتوانی ئەو ئینتاجەمان بداتێت یعنی ڕۆژانە هەر هێرکەک هەر مریشکە هێرکەی خۆی متەوەفیرە فەحز دەکەین مەسەڵەن بۆ نمونە هەر قەفەزەک بزانین چەند هێرکێ لە پێشە ئێستا ئەو دەزانین ئەو مریشکی ئەو قەفەزە 5 مریشکی تێدایە 1 2 3 4 5 هەر 5 هێرکەکانیدایە ئەگەر زانیمان هێرکە کەم بوو بە نسبەی ئینتاجەکەی دەزانین ئێستا 5 مریشکە 5 هێرکەدایە ڕۆژانە لەگەر ڕاکێشانی هێرکەی ئەمە دەزانین ئینتاجمان کەم دەکات یان زیاد دەکات ئەوەش ڕۆژان دەبی بەردەوام متابعەی لەگەر بکەین ئیشکردنی قاعەی ناو قاعەی ئیشی ناو قاعەی چونکە سیستەمی ناو قاعەکەی ئەڵمانیا ئیشکردنەکەی زۆر خۆشە یعنی کرێکارێک دەتوانی سەرپەرشتی 50,000 مریشکی بکە 50,000 تەیق لەو قاعەی 50,000 تێدایە دەتوانین برێن تەعەدای هەموو عێراق دەکەین کە باشترین جۆری بەرهەمهێنانی هێرکەمان هەیە ئەو هێرکێکە دەستە بازاڕی باشترین وەزنی هەیە باشترین ڕەنجی هەیە وە تاکە پرۆژەشەکە هیچ خەزممان نییە لە کۆگاکان ئینتاجی ئەوڕۆ ئێوارێ دەستە بازاڕی ئینتاجی ئەوڕۆ دەستە بازاڕی حتا ئەو ئالیکەی کە دەشیدەینێ باشترین جۆری ئالیکە یعنی ئالیکەکەش دەدەینێ هەموو جۆرە ئەوەلیاتەکانی ئالیکەکەمان هەموو دەرەجەیەکە لە گەنم و لە سۆیە و لە پرۆتین و هەموو مەوادە ئەوەلیەتەکانی زۆر باشە ئەو هێرکە ئێستا ئەمە هەمانە لەو پرۆژەی باشترین پرۆژەیە لە هەموو عێراق کە زۆر لە کەم و کوڕەکانی عێراق و ناوهەرێم دابین دەکەین زۆر لەو
کەمیەتێکە ڕۆژانە کە ئەو سەرفیاتێکە ڕۆژانە هەیە زۆری دابین دەکەین و ئینشاءڵڵا لە داهاتوش لە بەرنامەماندا هەیە پرۆژەکە گەورەترکەین بۆلۆی بتوانین هەرێمی کوردستان پێویستی بە دەوروبەر نەبی بە بەرهەمی خۆمان بەرهەمی خۆماڵی خۆمان بتوانین هەموو جێگاکان دابین بکەین و بتوانین بدەینە دەرەوەش. خایشەکمانەیە هێرکەی ڕادەچێشی هێرکەی لە بن مریشی ڕادەچێشی ئەو هێرکەی دەبات تەعویلی دەکات جێگایش کەمانەکە پێ دەرێن سەیتەرە کۆنڤایەری مەرکەزیمانێ ڕئیسی هەر تابقەت کە هێرکەی دەبات بە عەمەلیە مەسعەد لۆمان تەعویلی سە ئەو کۆنڤایەری دەکات کۆنڤایەریش دەیباتە مەخزەنی کۆگا دەیباتە کۆگا یعنی پێ دەرێن مۆبا. ئێستا ئەمە حالیان لە بەشی موبا یعنی جێ کۆکردنەوەی هێلکەی لە هەموو قاعەکانی ناو پرۆژە کە لێرە هێلکەکە لە سکەی هەموو دەڕواتن کۆ دەبتەوە دێتە ئێرە ئەلێرەش تەوزیع دەکرێتن دابش دەکرێتن هەر کارمەند ئیشی خۆی دەکاتن لە ناو تەبەقی دادەنرێتن تەمان عەمەلێک ئەو عەمەلیە هەمووی دەبتە بە شێوەیەکی تۆماتیکی کە داتا بەش دەکرێتون تەوزیع دەکرێتن تەنانەت ئەوەیە هێلکەکە دەستە ناو تەبەقی لەوێژرا عەمەلەکە هەڵی دەگریتن و داوێتە ناو کارتۆنی کە هەشتە ناو کارتۆنی پاشەوی دەستە دەرەوە بۆ دەرگای بارکردن لە ناو ئۆتۆمبیلەکان بۆ بازار. باش کافرس ئێستا ئەو کارمەندە هێلکەی جوایز دەکاتن ئەوی ڕەنگی سپیە ئەوی منەقەڕە ئەوی پیسە ئەوی هەموو جوایز دەکرێتن لێرە تاکو لە ناو تەبەقی لەوێن دەرێ بە خاوێنی بار دەکرێتن تابیە بکرێتن ناو کارتۆنی تاکو نەستە ناو بازاری هێلکەشی پیس بیتن یا منەقەڕبی ینی لەگە مواصفاتەکەی دەبی یەک بیتن مطابق بیتن کە بەنسبەت سعرەکەی بۆ ئەوەی خەڵکەکە بزانیتن فەرقی جوایز ینی فەرقی هێلکەی سۆر چییە لەگەر سپی چییە و فەرقی سۆرەکەش لەگە سۆری تکە چییە. لێرەش وەکو دەبینن چوار نەوعە ئەو دەبەر ئێکسلاجەکەیتی گەورەکەیە ئەو ئێکسلاجەکە ئەوە میدیەمەکە ئەوەش سمۆڵەکەیە تەمان ئەوانە فەرقیان لە پرایسەکەیە لە سعرەکەی فەرقی هەیە چونکە هەر یەکێک کوالیتی خۆی هەیە و هەر یەکێک سعری خۆی هەیە لە ڕووی تامەکەش یعنی فەرقە چۆهانیە لەبەرەوەی ئەمە یەک نەوە ئالیکی دەدەینە میشکەکە کە ئەو بەرهەمەمان دەداتێ دەبل ئێکستارژەکە دەکات دوو زەردێنە ئەوە زیاتر ئەو ینی ئەو جێگانە کە مەسەڵەن ینی شیری نوێنی و ینی بەکەلکی ئەو کەسانە دێتە مەسە معەجەنات و کێک و ئۆشتانە دروست دەکەن ئەوە زیاتر لەبەرەوەی ئەو دوو زەردێنەیە ینی فەرق لە سعرەکەی بۆی قازانسترە مەسەڵەن ئەگە دوو زەردێنەکەی باتن. جوایزی سعری هێلکەی سۆر لەگەر هێلکەی سپی کە ئەو هێلکە
يعني کە لە دەرە بۆ وڵات دەرەوەی کوردستان دێتە داخلی کوردستان دەبێتن جوایزی سعرەکەی یەکەم چشت کوالیتەکەیە کە کوالیتەکەی ما زۆر بەرزترە لە هێلکەی ئەوە کە لە دەرەوە دێتن لەبەرەوەی ئینتاجی ڕۆژانەیە دوم تشت بەنسبەت هێلکەکەمان ئەمە بەنسبەت ئالیک و پەلەوەەر و ئەو شتانە هەمووی دامانیە لە حکوومەتی هەرێمەوە تاکو مەسەن سعری طبقی هێلکەی و سعری هێلکەکەی مەسەن کمتر بیتن لە ئەو سعرەی کە مەسەن لە دەرەوەی وڵات داخلی کوردستان دەبی و دەفرۆشێ ئەمە ئەگەر حکوومەتی هەرێم دەعممان بکاتن ئەمە ئەوە دەکەین بەرهەمەکەمان زیاتر دەبیتن دەبتە زعف دەبتە دەبڵ مەسەن ئێستا ئەگەر ئەمە ڕۆژانە 1000 کارتۆنمان بەرهەم هەیە هەنجین دەبتە 2500 احتیمالە 3000ش دەگاتن بەس لە یەک حالەتی دەبی حکوومەتی هەرێم دامەچی باشمان بکاتن یارمەتیمان بداتن تاکو خەڵکەکە فێر بیتن بەرهەمی ناوخۆ سرف بکاتن و تعاملی پێ بکاتن.